دیارە ئەم ساڵ 3746 مین و تەقەمەنی دۆزراوەتەوە و چارەسەر کراوە لە کاتی پاکردنەوەی چەڵگەمینەکانە. مین و تەقەمەنی بەرۆشی شاخەکانی کوردستان و ناوچەکانی کوردستان بەرنایەت. لە ساڵی 2025 لە ڕێگەی تیمەکانی دەستگای مینەوە لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 3000 مین و تەقەمەنی هەڵگیراونەتەوە و هێشتا پێنجوێن پشکی شێری بەرەکەی لە میندا و دوو کەس بەهۆی مینەوە جانە لەزاوە. من زانیاری زیاتر لە محسین شابدولکەریم بەڕێوەبەری گشتی کاروباری دەستگای مین وەرەگرم. سڵاو لێ بکاک شێخ. ئەم ساڵ چەند مین هەڵگیراوەتەوە بە دیاریکراوی؟ دەستان خۆش، سپاس بۆم دەرفەتە، سپاسدانەکەم کە بەردەوام کار و چالاکیەکانمان هەم لە ڕۆژانە کە ئەنجامێگەێنین ئەیگەێنن و ڕۆماڵیەکان کە ئەمەش خۆی سوودی هەیە بۆ کەمکردنەوەی قوربانیانی مین و هەم لە پرێس کۆنفرانسەکانیشا ئەمادەیتان هەیە. دیارە ئەم ساڵ 3746 مین و تەقەمەنی دۆزراوەتەوە و چارەسەر کراوە لە کاتی پاکردنەوەی چەڵگەمینەکانە. هێشتا پشکی شێر لای پێنجوێنە؟ هێشتا پشتی شێر لای پێنجێنەوە بەردەوامیش لەو شتی تازەتریش دەرەکەوێنی زۆر جار ئێمە تا ئێستا مەسەلەن کارمان کرد لەسەر مین و تەقەمەنی، بەڵام پارساڵ بۆمبی هێشویش دەرکەوە. مەسەلەن لە شوێنێک کاریانە کرد بەداخەوە کە 9 کەستایە برینار بوو، ئەو چێڵگەیەکی بیبەر بوو با بڵێن، ساڵانە وەک خۆیان ئاماژیان پێ زیاد لە 20 ساڵ بوو 25 ساڵ بوو ئەیان چێڵا و زەراعەتیان تیا کرد و هیچ گرفتێکیان نەبوو، هەم پەتاتە و هەم بیبەر و بەپێی مەوسمەکان. بەڵام لەم ساڵە کە لە کاتی چێڵانە پارچەیەکیان دۆزیبەوە ویان زانی بوو ئاخۆ شتێکی عەجیبە، چونکە لە مینیش نەچوو بوو. وەلحاصڵ کە دەستکاریان کرد بوو پیانە تەقیەوە بوو 9 کەسی برینار کرد دەرکەوت. دوای ئەوەی کە تیمەکانمان نردوو بە دوواداچوونمان بۆ کرد دەرکەوت کە بۆمبی هێشوویە. بۆمبی هێشووی تارە فڕێیاتە خوارەوە، ئەکەوێتە خوارەوە لە شوێنی ڕقا تەقێتەوە، بەرعەرز دەکەوێت تەقێتەوە. دیارە ئەمە کە کەوتوتە ئەو شوێنەی کە لی فڕێراوەتەوە لە شەڕی ئێران عێراقا نەرم بووە، بە مروری زەمن ڕاماڵین دروست بووە لە سەری کە ئەمان چێڵاویانە چەند ساڵە هیچ دەرنەکەوتو. لەم ساڵە دیارە لەوانەیە گاسنەکە زۆر ئەو بێ ڕاماڵینی تر دروست بوو بێ بۆیە دەرکەوتو پیانە تەقیەوە بەداخەوە. باش ئەم مینانە کەی بوون نەمودەیان بەسەر ئەچەکەنە تەقێتەوە؟ خۆ بە ساڵانیشی زۆر دانراوە. ئەمانە ئەسڵین ئەم مینانە؟ مین خۆی هەر شێوازی دروستکردنەکەی وایە ئەکسپایر نابێت، تاریخی ئەکسپایری لەسەر نییە. یعنی ئەو کاتەی کە مەسەلەن ئەچێنرێ هەتا کارەساتێک نەخڵقێنێ، هەتا شتێک ڕوونە نەیە یاخۆ چارەسەری نەکەی، ئەم مینە کاری خۆی هەر ئەکا. لەبەرەوەی مین هەیە مەسەلەن 50 ساڵە چێنراوە و کاری خۆشەکە وەشتەقێتەوە کارەسات دروستە. چەند کەس گیانە لەدەستداوە؟ 2 کەس لە پێنجوێنە، بەڵام ئەی ئەوان لە شوێنەکانی دیکە چەند کەس بریندارە، چەند کەس گیانی لەدەستداوە؟ بەڵێ دیارە لەم ساڵە بەداخەوە لە 2004 یعنی قوربانی زیادی کردووە. یعنی پارساڵ 3 شەهید و 2 برینارمان هەبوو، ئەم ساڵ 4 شەهید و 13 برینارمان هەیە کە ئەوە جێگەی داخە خۆی مەفرۆزە کەم بێتەوە نەک زیاد بکە، بەڵام پابەندبوون نەبوونی هاوڵاتیان بە ڕێنمایەکانی ئێمە واکە. 4 شەهیدەکە با بڵێن 4 کەسێک کە گیانیان لەدەستداوە، دوانیان فعلەن لە پێنجوێنە، یەکێکیشیان لە مێرگەپانە کە سەربەناحی بەکرەجۆیە و بوشوان بوو بەداخەوە مینی پیاتەقیەوە. مینەکەش خۆی جەڵگەمین نەبوو، شوێنە باران و لافا و ڕاماڵی کردبوو، دیارەمیش دەستکاری کردووە. و ئەوی تریشان لە ناحیە زەلان. ئەوەی کە هەبوو لەمای ڕابردووە بەهۆی دابەزینی ئاستی ئاوەوە چەند مینێک دەرکەوت بوون لە دیشە لە ناوچەکانی دەوروبەری سلێمانی. ئەمە چیتان کردبوون بابەتەن؟ یا ئەگەر کەسێک مینێ ببینێت چۆن پەیوەندیتان پێ بکات؟ بەڵێ دیارە وەک ئاماژەم پێیا لە پرێس کۆنفرانسەکە ئێمە پارساڵ 84 پەیوەندیمان پێوە کراوە، هەم لە هاوڵاتیان، هەم لە JCC، هەم لە قایمقامەکان و مدیر ناحەکان. دیارە ئێمە هێڵی گەرمی 182 بێ بەرامبەرە و 24 ساعتە ئێمە جوابینەوە وەڵامەینەوە. هەر هاوڵاتیەک کەر دیاردەیەکی دزیە و مینێک تەقەمەنیەک شتێکی بینی کە لێ حاڵی نەبوو، چیە لە سەر ڕێگەیە بوو، لە سەر ڕێ هاوڵاتیانە بوو، نزیک بوو لە شوێنی دانیشتوانەوە، پەیوەندیمان پێ بکەن. ڕاستە و خۆ تیمی ئێمە گوێمان نەیاوەتە ئەوەی کە هەرچەنە قەیران بۆ بێ موچەی بۆ شەو بوو بێ ڕۆژ بوو بێ، هەر کاتێک گوێ لە پێناوی پاراستنی ژیانی هاوڵاتیانە تیممان نردووە و ڕاستە و خۆچوون ئەو کاریان ئەنجام گەیانەوە و چارەسەریان کردو.